بەشێک لە هاوڵاتیانی گوندەکانی سەر بە ناحیەی خەلەکان گرت بوونەوە و ڕێگای سەرەکی دووکان ڕانیەیان بەڕووی بار هەڵگرەکاندا داخست بەهۆی خراپی ڕێگاوبان و نەبوونی کارەبا و ئاوەوە. هەفتەی پێشووتریش لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە کە یعنی هەموو شتەکانمان ڕێکارەکانمان گرتووەتە بەر پێشتر ئاگادارمانکردنەوە کە بە داواکاریەکانمانەوە بێن، بەڵام ئەوە چەند تقریباً هەفتەیەکی پێدا ڕۆیشت هیچ لە داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە. جا بۆیە ئێمە لە بێکارەبایی بێ ڕێگەوبانەکەی بۆ خۆتان دەیبیننەوە ڕێگایە کە ڕێگای شیاوی هاتوچۆ نییە، کۆمەڵە کێشە و گرفتیکە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوا نەک بەرەو چاکتر بووم بڕوا. بۆیە ئێمە هاتووینە سەر جادە بۆەوەی بتوانین بوو مافانە شاد بینەوەی. داواکارەکانی خەڵکی خێڵەکانمان هەرچی بەرپرسی حیزبی حکومی هەیە پێمان گەیاندووە کە ئاوە و کارەبا و جادەوبانە بە حەقەت ژیانمان نەمەوە، ژیانێکی زۆ خراپ داین. کارەبا 5-6 سەعاتەیە لە کاتێکدا ئێمە سەر بە قەزای دوکانین، قەزای دوکان 24 سەعات کارەبای هەیە، خەلەکان و گوندانە 5-6 سەعاتی وەکو هاوڵاتی پلە سێرمان دەکەن. بەشێک لە شۆفێرانی بار هەڵگریش پشتیوانیان دەکەن و دەڵێن خراپی و پڕچاڵ و چۆڵی ڕێگاکە گرفتی زۆری بۆ شۆفێران دروست کردووە. وەڵڵا پاڵپشتیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین و چاویان ماچ دەکەین لەبەرەوەی کێشەکە نەک هەر هیوانە، ئەوان لەوانەیە کێشەی خۆیان نەبی بەس بە نسبەت سارەی گەورە ڕێگەیان بۆمان نەهێشتی ئەو ڕێمە، ئەو ڕێژ هەموو تاسەیە، هەموو دەمێشت حادیسە و شتیوان ڕوودەدا، فداوا دەکەین ئەوانش بەردەوام بن، خۆڕاگر بن، بەشک و کێشەکە حەلکەن. ئەم سایقی تورکایی سۆرنامە چیکە دەردێەوە چی ئەم نزانێ ئیرۆ هەفتاکەمان دەنایە ئەم جەعازبیە ئەمەندان سراخۆیە بەرە ڕجامە هەی بەرە ساقی تورکا بەردە. بەڕێوەبەری ناحیەی خەلەکانیش لە شوێنی گرتبوونەوەکە ئامادە بوو، دەڵێت پاڵپشتی و پشتیوانی داواکاریەکانیان دەکەن و هەوڵی چارەسەرکردنی گرفتەکانیان دەدەن. ئێمە لێرەوە پشتگیری و پشتیوانی خۆمان دەخینە پاڵ ئەم هاوڵاتیە بە ڕێزانە بەڵێنیانە دەینێ کە بە دوای داواکاریەکەیاندا دەچین کە زەختی پێویست دەکەین لە ڕێی پارێزگاوە، لە ڕێی کۆنتڕۆڵی کارەباوە. هاوڵاتیانی ناڕازی لە شوێنی گربوونەوەکە خێوەتیان هەڵداوە و دەڵێن تاکو و جێبەجێکردنی داواکانیان لەوێ دەمێننەوە و بەردەوام دەبن. ساڵی 2024 و هێشتا بەشێکی زۆری هاوڵاتیان بەدەست کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنن لە سایی حکوومەتێکی خەمسارد و نابەرپرس. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی خەلەکان.